والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سورة الدخان آتي تسل كخواي قورش لو كوتا سورة دخان دا باسي سرنجامي دوو کۆمەڵەمان بۆ دەکات. طبعا کە هەمیشە خەڵکی لە دنیادا دوو کۆمەڵە یا چاکەکارن یا خراپەکارن و چۆن لە دنیادا طبعا چاکەکار خراپەکار ناکرێ وەکو یەک بەراورد بکرێن، لە قیامەتیشدا خوای گەورە هەرگیز طبعا ئەوەی کە خراپەکار بوو بێ لە دنیادا لەگەڵ کەسێکی چاکەکار وەکو یەک مامەڵەیان لەگەڵدا ناکا. کەسی خراپەکار لە بەرامبەر خراپەکانیدا سزا وەردەگرێ بەپێی خراپەکانی، چاکەکاریش بەپێی چاکەکانی خۆی پاداش وەردەگرێتەوە. جا سەرەتای دەفەرمێت ئینە یەومە الفەصڵ میقاتهم ئەجمەعین. ئینە یەومە الفەصڵ بێگومان ڕۆژی لە یەکتری جیاکردنەوە. میقاتهم کاتی دیاریکراوی ئەوانە ئەجمەعین بۆ هەموویان بەتێکڕا. ئینە یەومە الفەصڵ بێگومان ڕۆژی لە یەکتر جیاکردنەوە، لە یەکتر جیاکردنەوەی کافر لە مسلمانی، چاک لە خراپی، ئیماندار لە بێباوەڕی، خراپەکار لە چاکەکاری. میقاتهم، میقات یعنی کاتێکی دیاریکراوە بۆ ئەوان ئەجمەعین بەتێکڕا یعنی هەرچی مرۆڤایەتی و هەرچی ئینسان و جنۆکە هەیە خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا لە یەک کات و لە یەک شوێن هەر هەمووان بەیەکەوە کۆ دەکاتەوە. کە میقات دەکرێت ئیسمی مەکان بێ یعنی جێگای کۆکردنەوە، دەکرێت ئیسمی مەکان بێ یعنی کاتی کۆکردنەوە کە خوای گەورە هەم ڕۆژەکەی داناوە دیاری کردووە کاتەکە و هەم شوێنەکەی دیاری کردووە. هەم شوێنەکەیەکە هەرچی مەخلوقاتێ لە یەک شوێن کۆ دەکرێتەوە، هەمیش کاتەکە هەمووی یەک کاتە. ئینە یەومە الفەصڵ بێگومان ڕۆژی لە یەکتر جیاکردنەوە. میقاتهم کات و شوێنی دیاریکراوی ئەوانە ئەجمەعین بەتێکڕا. جاخوا دەفەرمێت یەومە لەو ڕۆژەدا کە خەڵکی هەر هەمووی کۆکراوەتەوە. لا یوغنی یعنی سود ناگەیەنێ، مەولەن یعنی دۆستێک برادەرێک، عن مەولەن بە دۆست و برادەرێکی دیکەی خۆی شەیئە هیچ شتێک. وەلا هەم یونسەڕون و ئەوان لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن. ئاەتەکە باسی ئێستا دەیگەینێ ئیستیثنای تێدایە. تەبان ئەوانەی کە تاوانکارن، ئەوانەی کە خراپەکارن، ئەوانەی کە بەبێ ئیمانی چوونەتەوە بەردەمی خوای گەورە لە قیامەتێ ئەگەر کردەوەی خۆت پێ نەبێت و کردەمەی خۆت فریاد نەکەوێ برادەری هەرە نزیکت بدگاتێ لە قیامەتێ نەک هەر تەماشات ناکا لەبەرت هەڵدێ. نزیکترین کەسی خۆت کە بابدە کە داکتە ها لە شوێنیکە خوێندومانە نەک هەر مەرحەبایت ناکا نایەت بەهاناتەوە و ناتوانێت فریادکەوێ لەبەرت ڕادەکا بۆی تەکلیفی لێنەکەی، بۆی داوای لێنەکەی. یەومە لەو ڕۆژەدا کە مەبەستی ئەو ڕۆژەیە کە خەڵک هەمووی کۆکراوەتەوە. لا یوغنی سود ناگەیەنێ، مەولەن یعنی هیچ دۆست و برادەر و ڕەفیقێک، عن مەولەن بە دۆست و برادەر و ڕەفیقێکی شەیئە هیچ شتێک. وەلا هەم یونسەڕون و ئەوان لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن. وازەحە؟ لەو ڕۆژەدا یەومە لەو ڕۆژەدا لا یوغنی سود ناگەیەنێ، مەولەن عن مەولەن دۆستێک هیچ دۆستێک برادەرێک، عن مەولەن بە دۆست و برادەرێکی دیکەی، شەیئە هیچ شتێک. وەلا هەم یونسەڕون و ئەوان لە هیچ لایەکیشەوە سەر ناخرێن و یارمەتی نادرێن. ئیلا تەنها چێ سوودی پێدەگەیەندرێ، چێ دەتواندرێ سەر بخرێ؟ ئیلا مەن ڕەحیمە الله تەنها ئەو کەسانە نەبێ کە خوای گەورە ڕەحمی پێکردوون. ئەوانەی کە خوا ڕەحمی پێکردوونە چێن؟ ئەو کەسانەی کە ئیماندار بوون لە دنیادا و لە دنیادا بە ئیمانداریەوە ڕۆیشتون و لە قیامەتێ بە ئیمانداری زیندوو کراونەتەوە. ئەوەی کە ئیماندار بێ بەڵێ دەکرێت نزیکەکانی خۆت ئەگەر لە تۆ چاکتر بوون و باشتر بن و مەقامیان بەرزتر بێ تکات بۆ بکەن و شەفاعەتت بۆ بکەن. ئەوانی ڕاستەوخۆ ناتوانن هیچت بۆ بکەن، بەس دەکرێت تکات بۆ بکەن، شەفاعەتت بۆ بکەن لای خوای گەورە. تۆزێک بۆت بپارڕێنەوە خوای گەورە لەبەر خاتری ئەوانش بێ هێندێک لە ناڕەحەتیەکان و لە ناخۆشیەکانت لەسەر لا ببات
یان هەندێک لە تاوانەکانت ئەگەر هەد بن لەگەڵ ئیمانەکەتدا خی گەورە چاوپۆشی لە تاوانەکانت کە ئەوەی بەبێ ئیمانی چوو بێ و بەبێ ئیمانی مردە بێ بەبێ ئیمانی زیندوو ببێتەوە هەرچی پێغمبەری سەرزەویش هەیە هەرچی مەلائکەتیش هەیە خڕ ببنەوە بۆ ئەوەی شەفاعەت کەن ناتوانن شەفاعەتی بۆ بکەن مەلائکەتیش پێغمبەرانیش ناتوانن پێغمبەری خۆمان بۆ کەسە نزیکەکانی خۆی باپیر و باب و ئەوانەی خۆی ئەگەر بە بتپەرستی و بە کافری مردبن شەفاعەتیان پێ ناکرێ ها نوح کوڕەکەی بە بێ باوەڕی مردووە ها خی گەورە پێی دەفەرمێ إنه ليس من أهلك إنه عمل غير صالح بەڵێ کوڕی تۆیە بەڵام شوێنکەوتەی تۆ نییە بۆی وازی لێ بێنە ئیبراهیم بابی بتپەرست و بتتاش بووە تەوان تەبەڕای لێ کردووە و تێتی بەریم لە خۆت و لەوەشی کە دەیپەرستی و پێغمبەری ئێمە ها مامی کە خەریکی مردنێ و وەفاتکردنەیە پێی دەڵێ بەس بڵێ لا إله إلا الله بۆی لە قیامەتێ بتوانم شتێکت بۆ بکەم لەگەڵ ئەو هەموو چاکانەی کە هەیبوون بۆ پێغمبەر صلی الله عليه وسلم بەڵام پێغمبەر صلی الله عليه وسلم ناتوانێت شەفاعەتی بۆ بکات چونکە هۆکاری شەفاعەت لا إله إلا الله ئیمانەکە و ئیمانیان پێ نییە بۆیە ئەوەی یەکەم مەبەستی کەسێکە بەبێ ئیمانی ڕۆیشت بێ يوم لا يغني مولا عن مولا شيئا يعني لو ڕۆژەدا سود ناگەێنێ هیچ دۆست و برادێکی بێباوەڕ بە دۆست و برادێکی دیکەی بێباوەڕ هیچ جۆرە سوودێک ولا هم ينصرون ئەوانەی کە بێباوەڕن لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن ئەوەی سوودی پێدەگەیەندرێ چێە إلا من رحم الله تەنها ئەو کەسانە نەبێت کە خوای گەورە ڕەحمی پێکردوون چاکترین ڕەحم لە دنیادا ئەوەیە کە ئینسان خاوەنی ئیمان بێ ها خاوەنی لا إله إلا الله بێ و لە دنیادا دەرچی و لا إله إلا الله لەسەردەم بوو بێت و بە لا إله إلا الله و مردبێ إلا من رحم الله تەنها ئەو کەسانە نەبێ کە خوای گەورە ڕەحمی پێکردوون بەزەی پێیان داهاتۆتەوە إنه هو العزيز الرحيم بێگومان هەرخوا بە تەنها العزيز باڵا دەستە ئەو بۆ شێ باڵا دەستی بۆ تۆڵەساندنەوە و ئینتقام وەرگرتنەوە لە بێ باوەڕان ئەوجار الرحیم خاوەنی میهرەبانی و بەزەیشە بۆ ئیمانداران ها سیفەتی العزیزی کە بەکاری هێنا خوا بۆچەی بەکاردێنێ بۆ کافران یعنی دەسەڵات و توانای لێپرسینەوە و محاسبەکردن و تۆڵەساندنەوەی هەیە لە هەر کەسێکی خراپەکار کەسیش ناتوانێت پێشی پێ بگرێ بەڵام لە هەمان کاتدا الرحیم میهرەبان و بە بەزەیشە بەبێ شمار بەبێ سنوور لە بەرامبەر کەسێکدا کە بە ئیمانەوە مردبێت تەنها بە لا إله إلا اللهوە ڕۆیشت بێتەوە لای خوای گەورە و بە لا إله إلا الله زیندوو بوو بێتەوە إلا من رحم الله تەنها کەسێک کە خوای گەورە ڕەحمی پێکرد بێ بەزەی پێدا هات بێتەوە و بە ئیمانەوە مرد بێ إنه بێگومان خوا هو بە تەنها العزیز باڵا دەستە بەسەر هەموو شتێکدا الرحیم و لە بەرامبەر ئیماندارانیشدا ها تەنها میهرەبانە و بە بەزەیە لە قیامەتی جا ئەو حەدیثەمان هەیە ها کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێت ها لكل نبي دعوة مستجابة وابزانو حديثة كمان خويندوشا ها همو پێغەمبەرێک خوای گەورە ڕێی داوە دوعایەکە دوعاکەشی قبول ببێ دەڵێ وقد تعجل كل نبي دعوته دەفەرمێت هەموو پێغەمبەرێک دوعاکەی خۆی لە دنیادا کردووە بە نمونە نوح دوعای کرد ها خوای گەورە طبعا خەڵکەکەی بۆ غەڕق کرد لوط دوعای کرد خوای گەورە ئاوادانیەکەی بۆ سەروەبن کرد عاد دوعای کرد خوای گەورە بای بۆ نار لە ئەوەکەی ژێرا و ژوور کرد ساڵح دوعای کرد خوای گەورە سەیحەکەی بۆ ناردن قەومەکەی هەموو بۆ لە ناو برد دەفەرمێت هەموو پێغەمبەرێک دوعاکەی خۆی لە دنیادا کردووە دەفەرمێت تەنها وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة دەفەرمێت من دوعا و پارانەوەکەی خۆم هەڵگرتووە تا لە قیامەتدا بیکەمە شەفاعەت و تکا بۆ ئومەتەکەم ئەوەیان زۆر جێی دڵخۆشیە شەفاعەت بۆ کێیە چێ شمولی شەفاعەت دەکا دەفەرمێت فهي نائلة إن شاء الله من مات من أمتي لا يشرك بالله شيئا دەفەرمێت شەفاعەتی من دەگا بە هەر کەسێک مردبێت بەڵام شەریکی بۆ خوا بڕیار نەدابێ بەس تەنها شەریکت بۆ خوا بڕیار نەدابێت بە یەکتاپەرستی و تەوحیدەوە مردبی یعنی لا إله إلا الله چ ڕازگۆیانە و صادقانەت جارێک گوتپێ و لەسەری مردبی ئەگەر کەم تەرخەمی و تاوان و گوناهیشت زۆر بن بە جۆرێک لە جۆرەکان شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بە نسیب دەبێت زۆر جارێکە گوتومانە شەفاعەتی پێغەمبەری هەندێک جار بۆ ئەوەیە لە ناو بەهەشتێ مەرتەبەت بەرزتر بێتەوە کەس نییە پێویستی پێ نەبێ ها
بەهشتی بۆ خۆت کردەوەکانی کۆت هۆکارن بۆی خوابت باتە بەهشتێ لەگەڵ فەڵی خۆی دەچێ بەهشتێ بەڵام لە بەهشتێ پێغەمبەر دوعات بۆ دەکات شوێنەکەت بەرزتر ببێتەوە هەندێک جار شەفاعەت بۆ ئەوەیە چاکە و خراپەت وەکو یەکن خی گەورە چاکەکانت بۆ پێشخا هەندێک جار بەعکسەوە خراپەکانت لە چاکەکان زۆرترن بە شەفاعەتی پێغەمبەر خی گەورە چاوپۆشی دەکا هەندێک کەس بڕیاری چوونە ئاگری بۆ دەدرێ طبعا بە شەفاعەتی پێغەمبەر بڕیارەکە هەڵدەوەشێندرێتەوە هەندێک کەس دەچێتە ئاگر بە شەفاعەتی پێغەمبەر دێتە دەر و هەندێک کەس مدەتی سزادانەکەی لە ناو ئاگردا بۆ کەم دەکرێتەوە والحاصل بە هەر نەوعێک بە ئینسان ئیماندار بێت يعني شمولی شەفاعەتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ولا شوێنێک لە شوێنەکاندا ئیلا قازانج لە شەفاعەتی پێغەمبەر و لە شوێن کەوتنی پێغەمبەر هەر دەکات ئەو جار دەفەرمێتی ئینە شەجەرەتە زەقوم بێگومان درەختی زەقوم چییە؟ ئەوەی کە لە کوردیدا بە یەکێکی دەڵێ زەقنەبوت طبعا لە دنیادا بوونی هەر نییە ها یعنی شتێک کە لە تفتی و تاڵی و لە ناخۆشیدا لە ئەو پەڕیدا وێنەی نییە جا لە سێ سوورەتدا خی گەورە باسی زەقومی کردووە لە سوورەتی سافات لە سوورەتی دوخان لێرە لە سوورەتی واقعەدا هەر سێک شوێنەکە تەکمیلەی یەکترین لە سوورەتی سافاتدا خی گەورە دەفەرمێت إن شجرة الزقوم تخرج في أصل الجحيم ها دەفەرمێت درەختی زەقوم لەکوێ شین بووە لە ناوەڕاستی جەهەنەم طلعها كأنه يعني بەرەکەی وەکو سەلکی شەیطان وایە سەلکی شەیطان کەس نەیدیوە بەڵام جارە بە شکل یعنی لە ئەو پەڕی ناشیرنیدایە چونکە ئێستا هەر کامێک لە ئێمە بڵێن ڕسمی شەیطانی دروستکە وایە چ شتێک لە زیهنی تۆدا ناشرین بێ ئاوا دروستی دەکەی ها دەنا شەیطان بە شکلی خۆی تەوان مرۆڤ نەیدیوە ئیبلیس یعنی بەڵام لە زیهنی خەڵکیدا ناشرین ترین شت شەیطانە ها ڕقت لە یەکێکی بێ خەڵکی خراپش ها هەندێکیان بۆ خۆشیان لەوانەیە شەیطان بن بەڵام دەڵێ بە یەکێکی تۆ دەڵێ شەیطانە شەیطان یعنی شکلی لە ئەو پەڕی ناشرنیدا جا درەختێک لە ناو قەدی جەهەنەمێ هات بێتە دەرێو بەری دەرکرد بێت و جەهەنەم بەو گەرمیەی کە هەیەی نەیسووتان بێ درکەکانی و بەرەکەی دەبێت چەندە تاڵ و تفت و تیژ و ناڕەحەت و سەخت بن لە سوورەتی واقعەدا خی گەورە کە باسی خواردنی داری زەقوم دەکات دەڵێت جەهەنەمیەکان کە داری زەقوم دەخۆن هاوەکەوەی لە حەدیثەکەی باسمان کرد برسێتی تینی بۆ هێناون ئەوەندە برسێتیەکە ئاگری لە بیر بردوونەتەوە بۆیە دەست دەکەن بە خواردنی هەتا ورگیان پڕپڕ دەبێت هەتا ورگیان پڕپڕ دەبێت هەر دەیخۆن یا بە تۆبزی پێیان دەخۆن کە ورگیان پڕ بوو ئەو جار داوای ئاو دەکەن ئەو جار کە ئاویان خواردەوە ها پێشتر جەستەیان لە ئاگردا سوتاوە بەڵام کە داری زەقوم دەخۆن ئاوی لە کوڵیویشی بەسەردا دەخۆنەوە ئەو کاتی ناو سکیشیان ئەو ئێستا لێرەدا باسی دەکات دەبێتە قاپلەمەیەک و یعنی هەم پێستیان تەمەن لە ئاگردایە هەمیش دیوی ناوەوەیان کە سک پێشتر ئاگری نەگەیشتۆتێ دەبێتە قاپلەمەیەک و ئەو داری زەقوم و ئەو ئاوە گەرمەی تێدا دەهێڵدرێتەوە و قڵپی دەدات و دەکوڵێ خوا پەناماندا دەفەرمێت ئینە شەجەرەتە زەقوم بێگومان درەختی زەقوم طعام الئەثیم خۆراکی ئەو کەسانەی کە زۆر تاوانبارن هەمەرز نییە کەسەکە کافریش بێ ئینە شەجەرەتە زەقوم بێگومان درەختی زەقوم طعام الئەثیم خۆراکی کێیە خۆراکی ئەو کەسانایە کە تاوانبارن جاخوا دەفەرمێ کەل موهل یعنی دوو تەفسیری هەیە هێندێک دەفەرمون یعنی مس هێندێک دەفەرمون یعنی زەیت ها کە دیقەتتان داوێتە طبعا هەم زەیت ئەگەر دەکوڵێ طبعا ها لە ئاوی گەرمترە طبعا کاتێک بەرجەستەت دەکەوێت چاتر دەتسووتێنێ وایە مزیش بە هەمان شێوە بۆ خۆی ڕقە ها بەڵام کە لە ئاگریدا دەیکوڵێنی شل دەبێ وە گەرمیەکەی لە گەرمی ئاو زۆر سەختتر و ناڕەحەتترە دەفەرمێت کەل موهلی وەکو مس یان وەکو زەیت یەغلی دەکوڵێ فی البوتون لەناو ورگیاندا لەناو زکیاندا چ کوڵینێک کە غەلی الحەمیم وەکو کوڵینی ئاوێکی زۆر گەرم و لە کوڵی و کە غەلی الحەمیم وەکو کوڵینی ئاوێکی زۆر لەناو قاپلەمە و لەناو مەنجەڵێکدا ئاوێکی زۆر کوڵی و گەرم لەناو قاپلەمەیەکدا چۆن قڵپان دەدا و دەکوڵێ
ئەو داری زەقومە لە ناو سکی ئەو کەسانەی کە تاوانبارن بەو شێوازە دەکوڵێت و قڵب دەدا. جا ئەدی ئەگەر خواردنەکەیان خوارد و ئاوەکەیان خواردەوە ئەوجار خوا دەفەرمێ خودوه بڕۆن بیگرنەوە بڕۆن بیانگرن ئەو جارە فەعتیلوه ڕایان کێشن بیان بن إلى سواء الجحیم بۆ ناوەڕاستی دۆزەخ نەک بۆ تەنیشتەکەشیە بیان بنەوە بۆ ناوەڕاستی دۆزەخ لەوێتیان لێ بکەن ثم پاشان صبوا بڕێژن فوق رأسه بەسەر سەریدا من عذاب الحمیم ئاوێکی هەرە لە کوڵی مەشهەدەکە هێندە ترسەناکە ڕاستی ئینسان ئەگەر عەقڵانە بیری لێ بکاتەوە بەس بە بیر لێکردنەوەی ئینسان ئەگەر ئیمانی قایم بێت ئیمانت زیندوو بێ ئینسان دەماری گرش دەبن و مووی گرش دەبن ها لە کاتێکدا ئیمانداریشین ئێمە وایە ئومێدیشمان وایە ئەو دارە نەخۆین وایە ئومێدیشمان وایە لی نزیک نەبینەوە بەڵام بەڕاستی جێگای ئەوەیە کە ئینسان لی بترسێجا ئەو ئاەتە کاتی خۆی کە هاتۆتە خوارێ ها ئەبوو جەهل کە یەکێک ناوتان بیستووە تەڵەن یەکێک بۆ لە بێباوەڕە دژمنە هەر سەرسەختەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی درەختی زەقومی کردووە بۆ بتپەرستەکان و بۆ ئیمانداران و ئەبوو جەهل بیستوێتی گاڵتەی پێکردووە و توێتی زەقوم چییە ئەو زەقومەی کە محەممەد لە قورئانەکەیدا باسی کردووە وەکو ڕوونەکەرە و خورما تەڕەکەی ئێمە وایە جارێکیان بەو شێوازە تەمان بانگی خزمەتکارەکانی کردووە وتوێتی کام خورمایە باشە بۆم بێنن کام کەرە و ئەوەیە چاکە بۆم بێنن دەستی کردووە بە خواردنێ وتوێتی ئەوە زەقومەکەی کە محەممەد باسی دەکات نەعوذ بالله لێی مەترسێن زەقومەکەی ویش کە ئێوەی پێدەترسێنێ هەر ئەوەی کە من ئێستادەی خۆم و لە هەموو شتەکان خۆشتر و بەتامترە جا دوایی تەبەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ها پێی دەگات دەڵێ خوای گەورە فەرمانی پێکردوم ئەو ئاەتت بەسەردا بخوێنمەوە ئەولا لەکە فەئەولا ثم ئەولا لەکە فەئەولا یعنی هاوار بۆ تۆ هاوار بۆ تۆ هاوار بۆ تۆ ئەی ئەبوو جەهل فریای خۆتکەوە دواتر دەڵێ هەڕەشە لە من دەکەی ئەی محەممەد نەخۆت و نەخواکەی خۆشت ناتوانن هێندە تەبەن خۆی بە گەورە و بە متەکەبیر زانی بە ئێستا ئاەتەکەی دواتر جا لەوێ بانگی دەکەن دەڵێن نەخۆت و نەخواکەی خۆشت ناتوانن ئەمن سزادن چونکە من بە عیزەتترین و بەدەسەڵاتدارترین کەسی مەکەمە لێرە کەس پێم ناوێرێ و لە قیامەتش کەس ناتوانێت هیچم لێ بکات نەعوذ بالله جا خوای گەورە بەو جۆرە کەسانە دەفەرمێت ذوق ئینەکە ئەنتە ذوق دەی بیچێژە ئەبوو جەهل و ئەوەی وەکو ئەبوو جەهل بوو بێ ئەوەی کە لە دنیادا گاڵتەی پێهات بێت و ئیمانی پێ نەهێنابێت و لێی ترسابێ پێی دەوترێت ذوق دەی بیچێژە طبعا ذوق لە ئەسڵدا بۆشتی خۆشە یان ناخۆشە بۆشتی خۆشە ها لە ئەسڵدا یعنی تامیکە چێژی لێوەرگرە بەڵام خوای گەورە وەکو تەعزیبی نەفسی تۆ ئاگرت بدەنێ پێشت بڵێن نۆش گیانت بێ وانە ئاوی زێرابت بۆ بێنن بژڵێن حافێتت بێ ها طبعا ئاوەکە چەند ناخۆشە ها قسەکە لەوەی ناخۆشترە وایە کەسێک لێتدا و پێشت پێ بکەنێ وانە بۆیە دەفەرمێ ذوق بچێژە ئینەکە بێگومان تۆ العزیز بە حسابی خۆت زۆر بەدەسەڵاتدار بووی زۆر بەهێز بووی زۆر باڵادەست بووی ئەلکەریم زۆر خۆشت زۆر بە بەڕێز دەزانی ذوق بچێژە ئینەکە بێگومان تۆ بە حسابی خۆت ها بە خەیاڵی خۆت نەک لە حەقیقەتدا ئەنتە العەزیز الحەکیم تۆ لە هەموو کەس عەزیزتر یعنی بەهێزتر و بەدەسەڵاتدارتر بووی ئەلکەریم وە خۆشت بە بەڕێزتر و بە چاکتر دەزانی ها جاگەر سەیری ئەو ئاەتانەکەنەوە وشە بە وشە ئینە شەجەرەتە الزەقوم بێگومان شەجەرە درەختی زەقوم طعام الئەثیم خۆراکی ئەو کەسانەیە کە زۆر تاوانبارن وایە کەلموهل وەکو مس یا وەکو زەید یەغلی دەکوڵێ لە ناو سکدا کە غەلی الحەمیم وەکو کوڵینی ئاوێکی هەرە گەرم خودوه خوا دەفەرمێت جا بیگرنەوە دوای ئەوەی کە ئاوەکەی خواردۆتەوە و خواردنەوەکەشی خواردۆتەوە فەعتیلوه بیبەنەوە إلى سواء الجحیم بۆ ناوەڕاستی دۆزەخ ثم پاشان صبوا بڕێژن فوق رأسه بەسەر سەریدا من عذاب الحەمیم ئاوێکی هەرە لە کوڵی
ئەو جار کە ئاوەکەشیان پێدا کرد جەستەکەی لە ناو ئاگردایە ناوسکی تەبەن قڵپی دەدا ئەو جار ئاویشی پێشتر ئاگر بۆ جار ئاویشی بەسەردا دەکرێت ئاوی لە کوڵی و یعنی ڕخەڵە و ناوەی سوتاوە پێستیشی بە ئاوەکەی دەهێنرێتە خوار ئەو جار پێی دەگوترێت ذوق دەیبی چێژە ئینەکە ئەنتە العەزیز الکەریم بێگومان تۆ بە خەیاڵی خۆت بە بۆچوونی خۆت پێت وابوو العەزیز لە هەموو کەس باڵا دەستتر و بەتواناتری الکەریم لە هەموو کەس بەڕێزتری ئەو لێرە سیفەتی خوای نین تەبەن خوای گەورە ئەبوو جەهل و خەڵکی دیکە پێی وایە عەزیزە پێی وایە کەریمە ئین هذا بێگومان ئەوەی ئێستا دەرخوارتان دەدرێت ئەوەی ئێستا دەیچێژن ما كنتم به ئەو شتەیە کە ئێوە تەمتەڕون لە دنیادا گومانتان لێ هەبوو باوەڕتان پێی نەبوو ئیمانتان پێی نەبوو ئین هذا بێگومان ئەوەی ئێستا ئێوە دەیچێژن و دەیبینن ما یعنی شتێکە كنتم ئێوە بهی لە بەرامبەریدا تەمتەڕون گومانتان هەبوو دوودڵ بوون وازەها خوا پەناماندا ئەو جار خوای گەورە دەفەرمێت ئین المتەقینە بێگومان پارێزکارانیش لە خواترسانیش پارێزکار زۆر جارێکە گوتومانە ئینسان واجبات جێبەجێکەی لە کەبائیر و گوناها گەورەکان دوورکەویەوە دەبی بە متەقی بێگومان پارێزکاران فی مەقام ئەمین مەقام لە جێگا و شوێنێکی زۆر ئەمین و پارێزرا و بێترزدان مەقام یعنی جێگای حەوانەوە جێگای ئیسراحەتکردن شوێنی نیشتە جێبوونێکدانەکە ئەمینن لە هەرچی ترسا ئەمینن لەوەی کە هەرچی مردنیان بەسەر بێ ئەمینن لەوەی کە پیر ببن ئەمینن لەوەی کە ماندوو ببن ئەمینن لەوەی کە جارێکی دیکە لەو شوێنەی بهێندرێنە دەرێ ئەمینن لەوەی کە جارێکی دیکە ئەویان لێ بستێنرێتەوە ئەمینن لەوەی کە مردنیان بەسەردا بێ ئینە المتەقینە بێگومان پارێزکاران لە خواترسان لە شوێن و جێگایەکی زۆر پارێزرا و ئەمیندان فی جەنات وعیون لە ناو چەندان باخ و باخات و سەرچاوی ئاودان فی جەنات لە ناو چەندان باخ و باخاتی بەهەشدا ژیان بەڕێ دەکەن وعیون و چەندان کانیا و سەرچاوی خواردنەوەشیان پێدەدرێ ئەو جار یەلبەسوونە دەیپۆشن لەبەری دەکەن من سندس و ئیستەبڕق ئاوریشمی تەنک و ئەستور ئاوریشمی سندوس و ئیستەبڕق هەردووکیان یعنی ئاوریشم بەڵام دوو جۆرە جۆرێکیان لە بنەوە لەبەری دەکەن ئەوە تەنکە جلێکی دیکەیان لەسەرەوە بۆ جوانی و بۆ ڕازاوە بۆ خۆ ڕازاندنەوە و خۆ دەرخستن لەبەری دەکەن کە هەردووکیان لە ئاوریش من ئەو جار متەقابلین ڕووە و یەکتر بەرامبەر بە یەکتریش لە ناو بەهەشتدا دادەنیش بەهەشتەکان کە دادەنیشن هەمیشە ڕوویان لە یەکتریە پشتیان لە یەکتر نییە نیشانەی خۆشحاڵی و طبعاً کەیف خۆشیانە لە بەرامبەر یەکتریدا یەلبەسوونە لەبەری دەکەن دەیپۆشن من سندوسین و ئیستەبڕق ئاوریشمی تەنک و ئاوریشمی ئەستور و متەقابلین ڕوو بە یەکتری بەرامبەر بە یەکتریش دادەنیشن کەذالکە هەر بەم شێوەیە یعنی چۆن باخ و باخات و ئاو و کانیا و مانداونێ وەزەوەجناهم لێشیان مارە دەکەینە هاوسەریشیان بحورین عین ئافرەتانێک حۆریانێکی چاوگەش و چاوگەورە و چاوجوان کە معلومە طبعا ئەوەی کە پیاو بێ ئافرەتی دەدرێتێ کە طبعا ئەو جوانیانەی تێدا بن کە پیاو حەزی لێتی کە چاو طبعا یەکێکە لەو شوێنانەی کە سروشتی پیاوان وایە سەرنجیان ڕادەکێشێ بۆی خوای گەورە تەنها لێرە باسی چاوی کردووە و چاویش طبعا زۆرتر بە دەرەوەیە و بۆ ئافرەتانش بە هەمان شێوە پیاوانێکیان دەدرێتێ هاوسەرانێکیان دەدرێتێ بەڵام بەرز نییە پیاوەکە طبعا تەبیعەتی پیاوی لەگەڵ ئافرەتی دوشتی لێک جیاوازن ئەوەی سەرنجی ئافرەتی ڕادەکێشێ شتێکە ئەوی پیاوی ڕادەکێشێ شتێکی دیکەیە دەنا بەهەشت طبعا چۆن پیاو ئافرەتی دەدرێتێ هەموو ئافرەتێکیش طبعا پیاوێکی دەدرێتێ بەپێی تەبیعەت و سروشت و وستی خۆی لە ئاەتیکەمان هەیە عروبەن ئەترابە خەڵکی بەهەشتێ طبعا هەم ژن و مێردەکە عاشقی یەکترینە بە جۆرێک کە مەیل و حەزیان بۆ هیچ کەسێکی دیکە ناچێ خوای گەورە هەرچی مەبەستە دەتەوێ لە کەسەکەیدا هەیە کە لە دنیادا شتیوە بوونی نییە پیاوێکی بێنە با مەلیکە جەمالەی دنیای بوو بێ بە خێزان بەڵام بڕۆ بیدوێنە
ها هزار وصفی ساچی بکە ئاخیرەکەی دەڵێ بریا وانە خۆزیە ئەوەش ئاوا باە وایە ئافرەت وایە ئەگەر جوانترین کوڕی دنیای بەنسیب ببێ بەڵام لی بپرسە حتمما کۆمەڵێک شتی تێدایە کە بەدڵیوی نین یا کۆمەڵێک مواسەفاتی دیکەنە کە حەز دەکات تێدا بن کە لە باش تێدا خوای گەورە حەزی ئینسانەکان تێر دەکا بۆی ئەوەی کە دەگوترێ ئەوە پیاوە ئەوەندە حۆریەی دەدرێتێ و چی دەدرێتەوە ئەی ئافرەتی بەستە تەوانوانیە لە بەهشت تێدا ئافرەتی بێمێرد و پیاوی بێژن بوونی نییە چونکە لە حقیقەتدا ئەوانە طبعا نەقسن لە ئینسانیدا بمانەوێ و نەمانەوێ ئەسڵ ئەوەیە لە دنیاشدا پیا و ئافرەت هاوسەردار بن یەکتر پڕکەنەوە کە لە بەهشت تێدا خوای گەورە ئەو فەراغە ناهێڵێ کەذالکە بەم شێوەیە وەزەوەجناهم لێیان مارە دەکەینە هاوسەریان حۆریانێکی چاوگەش و چاوگەورە پاشان دەفەرمێت یەدعونە فیها داوا دەکەن لەناو ئەو بەهشتەدا بكل فاكهة همو ميويك يدعون دعوا دكن فيها لبهشت دا بكل فاكهة دين همو ميويك لدنيا دا مليكي كي حرب دا صلاة داري سرزوي بينا بابا خزمت كاركاني والله سفريكم بو برازنا وبا همو ميويكي لسربي مسوغر دبي همو ميويكي لسربي بس لبهشت دا همو يعني هرچي هي ها نەگەوەی لە مێشکی ئێمەدایە تەوان ئێمە تەنها ئەو میوانەمان لە مێشکیدانە کە لە وڵاتی ئێمە هەنوو بۆ خۆمان دیومانن ئیدنیاشمان نیوە نەدیوەن وانە نیوەشمان تام نەکردوون تەوان هەر ئیدنیایە ئەدی بەهشتێ تەوان بەهشت ئەوەی دنیایشی هەموو لێن ئەو جارەی درەختێکمان هەیە لە دوسێ شوێن باسی کردووە خوا دەفەرمێ ضەریع لە سوورەتی واقعەدا خوای گەورە کە باسی ئەصحاب اليمین دەکات دەفەرمێت فی سیدر مەخڵوط داری سیدر وطلح منضود باسی سیدر دەکات جا سەحابەیەک کە ئاەتەکەی گوێ لێ دەبێ دەچێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ پێغەمبەری خوای گەورە لە قورئاندا وەصفی دارێک دەکات کە لە بەهشتێ هەیە ئەو دارەکە خاوەنەکەی ناڕەحەت دەکات ئەویش هەمووەستم دەفەرمێ کام ئاەتەیە دەڵێ ئەو دارێکە دەڵێ فی سیدر مەخڵوط سیدر داری سیدر جا پێغەمبەر دەفەرمێ ئەدی نەدیوە خوا دەفەرمێ سیدر مەخڵوط بەتەنێ ناڵێ سیدر بەتەنێ بێ یعنی بەڵێ دارێک درکی هەیە بەڵام دەفەرمێت سیدری مەخڵوط یعنی داری سیدرێک بەڵام درکەکانی لێ کراونەتەوە جا پێغەمبەر دەفەرمێ ئەو داری سیدرێ لە ناو بەهشتێدا هەموو درکەکانی لێ کراونەتەوە دیقەتی حەدیثەکەی دەن لە جێگای هەر درکێکیدا میوەیەک ڕواوە ئەو میوێ بە 71 میوە بەتەنێ بە 72 ڕەنگ خۆ پیشانی ساحیبەکەی دەدا تەسەوورکەن چەند درکی پێوەیە وایە لە جێی هەر درکێکیدا میوەیەک هەر یەک میوە 72 ڕەنگ و تام خۆی بۆ خاوەنەکەی عەرز دەکات و پیشان دەدا ئەدی ئەوانەی کە بوو هەر بۆ خۆیان خۆشن باسی ترێی کردووە کە ترە لە دنیاشدایە کە لە نیعمەتە باشەکان وایە مەسەلەن باسی خورمای کردووە کە یەکێکە لە نیعمەتە باشەکان مۆز سێو چی هەموو ئەوەی دیکە هەنار هەرچی میوەی دنیا هەیە وەلحاصڵ خۆشەکانی دەبێت چۆن بن ناخۆشەکەی دنیا لە بەهشتێدا ئاوایە وێ دەفەرمێت یەدعونە فیها داوا دەکەن لەنا ئەو بەهشتەدا بكل فاكهة هەموو میوەیەک ئەوجا ئامینین ئامین دڵنیاشن لەوەی کە دەیخۆن یعنی لە دنیادا بۆ دانێن زۆری خۆی چ لێدێ میوە باشیشە وایە بەڵام تێی پەڕێنی وایە زیاد لە خۆت بخۆی وایە یا لە هەندێک کاتدا بخۆی کە کاتی میوە خواردنی پێی ناڕەحەت دەبی بەڵام لە ناو بەهشتێدا حەز دەکەی بە تەن بیخۆ پێت دەخورێ تەمەن تێر نابی لێ چونکە لە برسێتیان نایخۆی بەس بۆ ئەو جارەی لێشت نابڕێ و کەسیش دەستت ناگرێ پێشی بێتاقەت نابی پێشی نەخۆش نابی لە هەموو شتێک ئەمینیشی یەدعونە فیها بكل فاكهة آمنين داوا دەکەن لەناو ئەو بەهشتەدا هەموو میوەیەک ئەوجا ئامینین دڵنیاشن لەوەی کە ئەو میوەیە تووشی نەخۆشی تووشی برسێتی تووشی وەک دەڵێ زەحمەت ناڕەحەتی و تووشی هیچ شتێکیان ناکە پاشان دەفەرمێت لا یذوقونە لە هەموو نیعمەتەکان گەورەتر لا یذوقونە فیها المەوتە ناچێژن وایە فيها لنا أو بهشتدا الموت مردن طبعا أجر بيان قطباي برو بهشته للدنيا دا تمنت سن بوا أو اندج لبهشته دا بمين ودوادت هني ندري هند خوشة هل لسركية كمو خيالت
وانیا ها ئێستاوەی تۆزێک عاقڵ بێ بەڕاستی یعنی ئێمە بەگشتی یعنی ئەوە نا عاقڵمان زۆری شێ ناکا ڕاستی دەنا ئەگەر مردن پێشینەکانی ئێمە کە زۆر بیریان لە مردنێک کردوتەوە تویانە مردن ژیانی لە هەڵگرتوین کابرا هەموو کە بیر لە لای مردنێ بێڕاستی هەر نیعمەتێکی دنیای دەدرێتێ هەر خۆشێکی دنیای دەدرێتێ هیچ قیمەتی نیە ڕاستی ئەگەر مردنی لە دوا بێ وانە هەتا ژیانت خۆشتر بێ لە دنیادا کە دەمری خەفەتی زۆرتر دەخۆی خەمی زۆرتری بۆ دەخۆی خۆ هەتا سادەتر و ئاساییتر ژیابی بەڵام لەناو بەهەشتێت ئەریگە بەهەشت بێ بەهەشت بێ و پێت بڵێن لێت دەستێنینەوە بۆیە خوای گەورە هەر سەرەتا پێیان دەڵێ لا يذوقون فيها الموت ناچێژن لەناو ئەو بەهەشتەدا مردن إلا الموتة الأولى تەنها مردنی یەکەم جار نەبێ مردنی یەکەم جار ئینسان یەک جار دەمرێ وایە یەک جار دەمری یەک جاریش زیندوو دەبیەوە زیندوو بوویەوە مردن نییە ها حەدیثی صحیحمان هەیە ئەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک جەهەنەمیەکان چوونە جەهەنەمێ کەس نەمابێتە دەرێ ئەوەی شایەن بۆ هاتە دەر ئەو بەهەشتەکان چوونە بەهەشتێک کۆتایی هات خوای گەورە بەرانێک دێنێ لە بینی بەهەشت و جەهەنەم ڕای دەگرێ بانگی بەهەشتەکان دەکەن دەڵێن بەهەشتەکان تەماشاکەن هەر هەموو بەهەشتی سەیری دەکەن جەهەنەمیەکان وەرنە دەرێ سیرکەن تەوان جەهەنەمیەکانی سەیری دەکەن بە هەردووکیان دەڵێن ئەوە کە دەیبینن مردنە لە پێشچاویان مردنەکە سەر دەبڕێ و خوا دەفەرمێت خولود فیها ئێوە جەهەنەمیەکان بە نەمری لەوێدا بن بۆیە چەندەن ناڕەحەتن هێندەی کە ناڕەحەت دەبن بە بەهەشتیانی کانیش دەگوترێ خولود تەوا فەلا مەوتە بە هەمیشەیی بمێنەوە و مردن نەما چەندە خۆشحاڵن هەندەی کە خۆشحاڵ دەبن بۆیە دەفەرمێت لا يذوقون فيها الموت ناچێژن لەناو ئەو بەهەشتەدا مردن إلا الموتة الأولى تەنها مردنی یەکەم جار نەبێ ووقاهم لەوەش گرنگتر خوای گەورە پاراستونی دەیان پارێزێ عذاب الجحیم لە سزای ئاگری بڵێسەداری دۆزەخ وازحە بەڵام ئەو بەهەشتەی کە پێمان دراوە چۆن پێمان دراوە لە بەرامبەر کردەوەکانی خۆمان بە کردەوەکانی خۆمان بێگومان نەخێر ها فەضلا من ربك فەضلا ئەوە بەخشش و چاکەیەکە لەلایەن پەروەردیگارتانەوە ئەها پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم زۆر جار باسمان کردووە هیچ کەسێک دەفەرمێت بە کردەوەی خۆی ناچێتە بەهەشتەوە إلا أن يتغمدني الله برحمة مەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی دایپۆشێ ها لێی دەپرسن ئەتۆش ئەی پێغەمبەری خوا دەفەرمێ منیش مەگەر خوای گەورە ڕەحمم پێ بکە پێغەمبەرانیش جا عولەما دەفەرمون کردەوەی چاک هۆکاری چوونە بەهەشتە بەڵام نرخی بەهەشت نییە زۆر جوانە قسەیە هەموو کەسێک بەهۆی کردەوەکانی خۆی دەچێتە بەهەشتێ بەڵام خوای گەورە دەبێت فەضلت لەگەڵ بکە چاکەیەکت کردووە بۆت دەکا بەدا ئەو فەضلە وایە بۆت دەکا بە 100 فەضلەکە زیاترە بۆت دەکا بە 700 وایە نیەتی کارێکی خێر دێنی ناشیکەی خوای گەورە چاکەیەکت بۆ دەنووسێ وایە بەتەمای خراپەیەکی وازی لێ دێنی خوای گەورە بە چاکە بۆت دەنووسێ هەر فەضلە وایە خراپە دەکەی یەک خراپەی بۆ نووسیوی تۆبەی لێ بکەی خوای گەورە بۆت دەسڕێتەوە گەورەترین گوناهت کردبێ بە دڵەوە یەک استیغفاری بکە خوای گەورە لەسەرت دەسڕێتەوە ئەوانە هەمویان فەضلن بۆی ئەو بەهەشتەی کە خوا وەسفی دەکا ئاگاتان لێی بێ نرخەکەی و وەک دەڵی قیمەتەکەی زۆر لە کردەوەکانی ئێوە زیاترە بەڵام هۆکارەکەی کردەوەکانی خۆتانن ئینسان کە هیچ نەکا خوا هیچی بۆ نانووسێ وایە بە ئیمانەوە نەڕۆی و لا ئیلاهە ئیلا الله پێ نەبێ قابلی تەمان فەضلەکەی نی بەڵام کە فەضل لێگەڵ کردی ئەو کاتە بەهەشتێکت دەداتێ زۆر گەورەتر و زیاترە لەو کردەوانەی کە تۆ کردوتن یا هەر کامێکمان کردومانە فەضلا من ربك ئەوە بەخشش و چاکەیەکە لەلایەن پەروەردیگارتانەوە ئەو جار خوا دەفەرمێ ذالکە ئەوە ئەو بەهەشتەی کە باس کراوە هو الفوز العظیم بە تەنها سەرفرازی و بەختەوەری هەرە گەورەیە بێگومان تەبان ئەگەر ئینسان فکر کاتەوە هیچ بەختەوەریەک نەک ناگاتە بەهەشتێ هەر بوونی نییە جگە لە بەهەشت هەرچی نیعمەتی دیکەی دنیایی هەیە پێی ناگوترێ فەوز تەنها چوونە بەهەشت نەبێ فەضلا من ربك ئەو چوونە بەهەشتە ئەو نیعمەتانەی ناو بەهەشت چاکە و بەخششێکن لەلایەن پەروەردیگارتەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ذلكە ئەو بەهەشتە بەدەستهێنانی ئەو نیعمەتانە هو الفوز العظیم ڕزگاری و سەرفرازی و بەختەوەری هەرە گەورەیە ئەو جار خوا دەفەرمێت فإنما يسرناه بێگومان ئێمە ئاسانمان کردووە ئەو قورئانە بلیسانیکە لەسەر زاری تۆ بە زمانی تۆ بە لۆغەتی تۆ کە لۆغەتی عەرەبیە
ومعلومة طبعا القرآن بزمان عربي هاتو تخواري لنا زمان عربيش دا يكم جار بلهجي قريش هاتو تخواري كعرب طبعا قوتت عرب هم يقلهزنين شون لكردي دا كرد هم يقلهزنيا كحديث مان هي خواهي قبر القرآن كي يكم جار دا بزاندوة تنها بلغة قريش داي بزاندوة صحابش بس بلغة قريش ديان خوين دوا دواتر كخلقي غير قريشي طبعا مسلمان بون لمدينة خواهي قبر الرقاي دا بلغة كاني ديكش هندق وش درب بردرين بوي قراءات 7 و10 هندق قراءات مان هنا قراءات كانسن لهجات زمان عربين كأو بزورك الآسان كاريكي خواهي قبر جاوبوا ايه مشروع كسي واحد بنمونا قرآني دخوينه تو زماني قرصه بنمونا فيدي بيته شهر نابه يا عرب هندك زماني خوش يعني بوها هندك دربريني قريش هنا عربي دي كفيان در نبردراوا خوای گەورە چاوپۆشی لێ کردوون ئاسانکاری بۆ کردوون بۆ پێغەمبەریان خوێندوتەوە بە لەهجەی خۆیان هەمان معنە بەڵام بە لەهجەی خۆیان گوتویانە ڕێگان پێدراوە و طبعا زۆریش جایزە ئەو قراءاتانەی کە هەنا 7 قراءەتمان هەنا هەر بۆ خۆی متەواترن یعنی تاو هیچ قسەیەکیان لەسەر نییە سەیکەمان هەنە صەحیحن چواریکەمان هەنە ئەوان تۆزێک شازن بەڵام بە هەر قراءەتێک ئینسان بخوێنێتەوە لو قراءتان لسر زماني سوق بي وآسان بي هر دروست جا علماء دفرمون بقياسي اوي كسي كش عرب نبي بنمونا بيتيكي بونايه استا بنمونا ترك وفارس وانا حقيان بونايه حقي بها دلن هاي كابره هر فير نبو سولا زياتي الحمد لله الحمد لله ذكر بالله خوالي قبولناك واخوان وجهك هر ور ناغري منطقين يا ناكري وانيا مثلا ولا الضا بيتي ضاد لكردي دانيا كسك خوي ماندو دكا هولش دكا هر فير نابر دل ولا الله لينيا ولا الظا تكرب لي نوجكي قبولنيا بيقمان ناكري او سخد جيريي كلا قران خوينوي دا دكري بو كسا كانك اهلي اختصاصا هذا بدا ما مستاو وقت الله سند وردقرنو اجازه ددنو انا قابل غلط كردن نين دبي وردياتي هلا قلب بكري بلام خلجي ديك او همو سخد جيري وقرس كردنا راستي ضرور نيه ولا قل اعتكي يقناقريتو بۆ عربانش خوارەی داوە لەهەجاتی دیکە بەکار بێنن ئەتۆ پیتێک کە معناکەی دەزانی بەڵام پێت دەرنابردرێ ئەگەر هەر فێری نەبووی بێگومان هیچ شکالێکی تێدا نیە و گوناهیش نییە بۆ کەسێک کە توانای خۆی بەکار بێنە فێری نەبێ دەفەرمێ فإنما يسرناه بێگومان ئێمە ئاسانمان کردووە ئەو قورئانە بلیسانیکە بە زمانی تۆ لعلهم هەدەفەکە ئێرەیە لعلهم يتذكرون بە ئومێدی ئەوەی بیری لێ بکەنەوە ئێستا سوورەتێکی بێنە بنمونە کەسێک جوان دەیخوێنێتەوە کەسێکیش نازانێت بخوێنێتەوە بەڵام هەمووی تێگەیشتووە فەهمی کردووە کامیان گەورەترا ئەوەی تێگەیشتووە یەکێک جوان دەیخوێنێتەوە حەرچی مەخرەج و سیفاتە دقیق دەیخوێنێتەوە یەکێکیش وەک دەڵی تێگەیشتووە و کاری پێدەکا بێگومان ئەوەی تێگەیشتووە و کاری پێدەکا واجبەکەی جێبەجێ کردووە ئەوکەی دیکە فەرزێکی کیفایی کردووە بەڵێ ئەگەر جێبەجێشی کەی تێشی بگەی و جوانی بخوێنیەوە ئەو فەضلە نیعمەتە بەڵام تێگەیشتن و بیر لێکردنەوە جێبەجێکردن و تەطبیقکردن گرنگترە لە خوێندنەوەی خۆ سەحابەی قورئان خوێن بە پەنجەی دەستان دەژمێردرێن ژمارەکانیان هەموو دیارە لەناو سەحابەدا کێ حافظ قورئان بوو کێ قورئانی نەقڵ کردووە و کێ سەنەدی قورئانی لێ وەرگیراوە بەس ئەوانەی کە قورئانیان تەطبیق کردووە هەموویانن هەرچی سەحابەی پێغەمبەر هەیە خوا لێیان ڕازی بێ کە وەسفیان دەکەن دەفەرمون هەر یەکەیان قورئانێکی زیندوو بوو بەسەر زەویدا دەڕۆی بەکردەوە قورئانیان بۆ خەڵکی تەفسیر دەکرد بەڵام ئێستا بە مەلاین قورئان خوێنت هەیە بۆ زۆر هەر بەبێ مبالغە ئێستا خەڵک هەیە طبعا هێندە دقیقە لە خوێندنەوەیدا لەوانەیە لە زۆرێک لە سەحابەکان جوانتر قورئانی بخوێنێتەوە بە خوێندنەوە بەڵام تەطبیق و ژیانی وەکوی سەحابەی نییە بۆیە طبعا خوای گەورە نوەسم توندگیری و سەختگیری لە خوێندنەوەی قورئاندا ضرور نییە هەوڵدان بۆ تێگەیشتن و جێبەجێکردنەکەی گرنگترە فإنما يسرناه بێگومان ئێمە ئەو قورئانەمان ئاسان کردووە بە زمانی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لعلهم يذكرون بە ئومێدی ئەوەی ئەوان بیر بکەنەوە جاخوا دەفەرمێت فارتقب چاوەڕێ بە ئەی محەممەد صلی الله عليه وسلم چاوەڕێ بە کە خوای گەورە دوژمنەکانی تۆ ناحەزەکانی تۆ چ لێ دەکا چۆنیان لەناو دەبا چۆنیان سزا دەدا ئینەهم مرتەقیبون بێگومان ئەوانیش چاوەڕێن ئەتۆ چیت بەسەر بێت و
خی گەورە چ بەسەر تۆ بێنێ زۆر جاردەیان گوت محەممەد وەزاخ کوێرە لێ گەڕن هەر ئەوەندەیە بۆ خۆی مرد کەس نابێت جێگای بگرێتەوە دینەکەشی نامێنێ ئەوان چاوەڕێی مردنی پێغمبەر بوون صلی الله عليه وسلم پێغمبەرش چاوەڕێی لە ناوچوونی بتپەرستەکان و هەروەها سەپاندنی حکمی عدالەتی خوای پەروەردگار بوو فعلا چاوەڕوانەکەی پێغمبەر صلی الله عليه وسلم هاتە جێ فەرتەقیب چاوەڕێ بە ئەی محەممەد صلی الله عليه وسلم تاخوا ناحەز و دژمنەکانی تۆچیان لێدێ ئینەهم مرتەقیبون بێگومان ئەوانش لە چاوەڕوانی و لە ناوچوونی تۆدان صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين